سەرۆک دانەڵد ترامپ ئەمڕۆ سێشەمە گەیشتە سویسرا بۆ برەوپێدانی بازرگانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی جیهاندا. ئەم سەردانش هاوکاتە لەگەڵ بەڕێوەچوونی دادگاییە مێژوویەکە بۆ لادانی لە پۆستەکەی. ئەو کاتی دادگاییکردنەکە لە سیناتی ئەمریکا پاشنیوەڕۆی ڕۆژی سێشەمە دەست پێ دەکات. ترامپ بە هەزاران کیلۆمەتر دوورە و لە کۆبوونەوەکانی داڤۆس دەبێت. سەرۆک ترامپ لە میانەی وتارەکەیدا لە داڤۆس گوتی ئەمریکا جارێکی تر سەرکەوتنی بێپێشینە دەبینێت. ئەمڕۆ جێی شانازیمە ڕای بگەێنم. ئەمریکا لە گەشەکردنێکی گەورەی ئابووری بێپێشینەدایە کە لە جیهاندا هەرگیز نەبینراوە، بە شێوەیەکە ژمارەیەکی زۆری پرۆژە گەورەکان خراونەتەکات. ئەمریکا لە گەشەکردندایە، درەوشاوەیە و بەڵێ ئەمریکا سەرکەوتنی بێپێشینەی بەدەستهێناوە. کۆشکی سپیش ڕایگەاند بەر لەوەی ترامپ لە ڕۆژی چوارشەمە بگەڕێتەوە بۆ ئەمریکا ئەو لەگەڵ ژمارەیەک لە ڕێبەرانی جیهانیدا کۆ دەبێتەوە، لە ناویاندا سەرۆکی عێراق بەرهەم ساڵح و سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانیش. لە واشنگتنیش ئەندامانی سیناتی زۆرینە کۆماری دەنگ دەدەن بۆ پەسەندکردنی پێشنیازێکی مچمکانەڵی ڕێبەری زۆرینە بۆ کاتی دیاریکراوی دادگایەکە کە بۆ هەر لایەکیان دیموکراتەکان کە وەکو دادپرس کار دەکەن لەگەڵ تیمی یاسایی ترامپ 24 کاتژمێریان لە ماوەی 2 ڕۆژدا دەداتێ تا دۆسەی خۆیان بخەنە ڕوو. ئەو بڕیارە هیچ شتێکی لەسەر ئەوەدا تیان نییە ئایا شاید حاڵ بانگ دەکرێت یاخود ڕێگە دەدرێت بەڵگەی نوێ بخرێتە ڕوویان نا. ڕێبەری کەمینەی سینات چەک شومەر ئێوارەی دووشەمە گوتی دادگاییکردن بەبێ بەڵگەی نوێ و شاید حاڵ ئەوە دادگاییکردن نییە. ئێمە دیموکرات هەوڵ دەدەین ڕاستیەکان دەرخینەوە هیچ هەڵێکی تێدا نەکەین. ئێمە فشار دەبین بۆ دەنگدان لەسەر ئامادەبوونی شاید حاڵ و بەڵگەکان و ئەوەش دەکەوێتە سەر چوار کۆماری کە پشتیوانی لە دەستور بکەن، پشتیوانی لە دیموکراسیمان بکەن، پشتیوانی لە فەرمانی یاسا بکەن و چاوی خۆیان دانەخن لەبەر پشتگیریکردن لە سەرۆک ترامپ و خواستەکانی بۆ شاردنەوەی ڕاستیەکان، چونکە من پێم وایە خۆی هەست دەکات کە تاوانبارە. پارێزەرەکانی ترامپیش هێرش دەکەنە سەر دۆسەی ئیمپیچکردنی دژ بە ترامپ و بەلادانی مەترسیدار لە دەستور ناودێری دەکەن. ئەوان دەڵێن ترامپ هیچ شتێکی هەڵەی نەکردووە لە فشار خستنە سەر ئۆکرانیا بۆ ئەنجامدانی لێکۆڵینەوەی کە ڕەنگە لە بەرژەوەندیدا بێت. سەرۆک دانەڵد ترامپ لە مانگی ڕابردوو لە ئەنجومەنی نوێنەران ئیمپیچ کرا و ئەگەر پاش دادگایەکەی سینات لەلایەن 2 لە سەر 3 سیناتۆرەکانەوە تاوانبار بکرێت ئەوە لەسەر کار لادەدرێت.